هێرشە موشکیەکەی سەر هەولێر کاردانەوەی زۆری نێوخۆی و نێودەوڵەتی بە دوای خۆی دایەنە و وەکەمیشە بە ژمارێک ڕاگەیەندرا و بە بەیاننامە سەرکۆنەکرا. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لەبارەی هێرشەکەی سەر هەولێر پەیامێکی بڵاو کردەوە و دەڵێت ئەو دەستدرێژەی شاری هەولێری ئازیزی کردە ئامانج و خەڵکەکەی تۆقاند دەستدرێژیە بۆ سەر ئاسایشی گەلەکەمان. سەرۆکوەزیرانی عێراق ڕاشی گەیاندووە لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەدواداچوونم کرد. هێزەکانمان لێکۆڵینەوە لە هێرشەکان دەکەن و بەرەنگاری هەر چەشنە تێکدانێکی ئاسایشی وڵاتیان و شارەکانمان دەبینەوە. هاوکات بەرەم ساڵح سەرۆک کۆماری عێراقیش پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیان بە ئامانجگرتنی شاری هەولێر لەم کاتە سیارەدا ئامانج لێی پەخستنی پرۆسەی سیاسی و دەستکەوتە دەستووریەکانە بۆ پێکێنانی حکوومەتێکی بەهێز و بەتوانە. ڕاشی گەیاندووە پێویستە بە توندی دژ بەو کەسانە بوەسینەوە کە هەوڵ دەدەن وڵات بخەنە نێو گرژی و ئاڵۆزیەوە. محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش لە پەیامێکیدا لەو بارەوە دەڵێت دەستدرێژیەکەی سەرشاری هەولێر دەستدرێژیە بۆ سەروەری عێراق و ئاسایشی سەرجەما وڵاتیان و تووشێتی دەستدرێژیەکە سەرکۆنە کراوە و پێویستە هەمووان هەڵوێستێکی نیشتیمانیە گرتومان بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەو جۆرە دەستدرێژیانە هەبێت. لە نوێترین هەڵوێستیشیدا نووسینگەی موقتەدا سەدر ڕایگەیان هێرشکردنە سەر هەرێمی کوردستان پێشهاتێکی مەترسیدارە و هەڕەشە لە ئاسایش و سەروەری عێراق دەکات. دەژڵێت موقتەدا سەدر لەبارەی هێرشەکە ڕاوێژ و پەیوەندی لە ئاسی ناوخۆی و دەرەکی ئەنجام دەدات. سەدر داواش لەلایەنە پەیوەندیدارەکانی عێراق دەکات بە پەلا یاداشێکی ناڕزایەتی ڕاستەی نەتەوەی گرتووەکان و باڵوێزی ئێران بکرێت و گەرەنتیش بدرێت چیدی کاری لەو شێوەیە دووبارە نەبێتەوە و نابێت خاکی عێراق بۆ ململانەی سیاسی بەکار بهێنرێت. ئەو کات نێردەی نەتەوەی گرتوەکانیش لە عێراق ڕاگەیەندراوێکی لەسەر هێرشەکە بڵاو کردەوە و سەرکۆنەی دەکات و داواش دەکات عێراقیەکان لە دژی هەر کردەیەک کە ببێتەوەی پێشێلکردنی سەروەری و یەکپارچەی خاکی عێراق یەک هەڵوێز بن. وەزارەتی دەرەوەی ئەمریکاش سەرکۆنی هێرشەکەی کرد و ئەوەشی ئاشکرا کردووە کە هێرشەکە زیانی گیانی لێ نەکەوتوتەوە و کونسوڵخانەکەش زیانی بەر نەکەوتووە. هاوکات باڵوێزخانەی وڵاتانی بەریتانیا، ئەڵمانیا، وەزارەتی دەرەوەی تورکیا و چەند وڵاتێکی دیکەش هێرشە موشکیەکەی سەر هەولێریان سەرکۆنە کرد و داوایان کردووە ئەنجامدەرانی هێرشەکە ڕوبەڕووی سزا بکرێنەوە.